عزیزان و خۆشەویستانی ئێمە جوانترین سڵاتان لێبێ و ئێوارەتان باش تەندروست باش بن لە پرۆگرامی با پابەندین دووبارە لەگەڵتانین ئەم ئێوارەش دوو پزیشکی پسپۆر میوانداریمان کردوون و لەگەڵمانن لە ستۆدیۆ ئەم دوو خانمە پزیشکە بیرۆکەیەکیان هەبووە کە ئەویش دامەزراندنی گروپێک بووە بۆ ینی خانمانی پزیشکی تیا بوو یاخود پزیشکە بەڕێزەکانی تیا بوو هەرێکە و لە پسپۆری جیاواز لە ناو گروپەکەیان بۆ ئەوەی کە بە چەند ئەنجامێک یاخود بۆ چەند ئامانجێک ئەم گروپیان دامەزراند و ئەمانوێت لە خۆیان بپرسین ئایا ئامانجیان لە دامەزراندنی ئەم گروپە چییە و چی تێدا ئەنجامەدرێت و لەگەڵ ئەوەشدا ئێوە ئەتوانن لە ڕێگەی ژمارە پەیوەندیەکان یاخود ژمارە تەلەفۆنەکانی 053 320 82 00 053 320 54 57 ڕاستەوخۆ پەیوەندی بە ئێمە بکەن و لە چوارچێوەی پسپۆرەکەی هەردوو خانمە پزیشک ئەوان پرسیار بکەن و ئەوانیش وەڵامتان بدەنەوە. ئەزیزان ئێمە لەگەڵتان بەرداوامین یەکێک لە میوانەکانمان دکتۆر ڕێزان ئەحمەد هەردیە پزیشکی پسپۆری فریاکەوتنی شار کە لەلای ئێمە میوانە. دکتۆر ڕێزان زۆر بەخێر بێت. تەندروستیتان چۆنە؟ سپاس بۆ تۆش کە میوانە ئامادە بوویت بۆ هیواین کە پرۆگرامێکی پرزانیاری بێت لەگەڵ بینەرەکانمان. وەکێکی دیکە لە میوانەکانمان دکتۆرە ئەژین هاشم عەلیە پسپۆری نەشتەرگەری کام ئێوارە ئەویش لەلای ئێمە میوانە. دکتۆر ئەژین تۆش بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونت. ئێوەش حەزتان کێشا و ماندوو نەبن. هیواخوازین کە بتوانین هاوڵاتیان کاتێک کە پەیوەندیمان پێوەکەن لە چوارچێوەی پسپۆڕیەکانی ئێوە بێت و تا ئێوەش بتوانن وەڵامی پرسیارەکانیان بنەوە. ئینشاءڵڵا هیواداری. زۆر سپاس. دکتۆر ڕێزان ئێوە گروپێکتان هەیە یاخود ڕێکخراوێکتان هەیە ڕێکخراوی خانمە پزیشکانی کوردستان ئەمە لە سەرەتادا باسێکی ئەو ڕێکخراوەمان بۆ بکەیت کە خۆت بەڕێستان سەرۆکی ڕێکخراوەکەن. بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە لە ڕاستیە ئێمە کۆمەڵە خانمە پزیشکێکین لە خانمی پزیشکی گشتی خانمانی پزیشکی ددان و خانمان دکتۆرەکانی دەرمانساز بە یەکەوە ڕێکخراوێکمان دروست کردووە بۆ ئەوەی داکۆکی کاری سەرسەخت بین لە مافی خانمان لە ناوکەرتی تەندروستیدا. ینی ڕێکخراوەکە زۆرتر پیشەیە باگراوندی حزبی و یاخود ئاینی و ڕەگەزپەرستیتیان نیە ئەوە لە هەموو جۆرە کەسەکانی تایە لە هەموو جۆرە ڕێکخراوە و حزب و لایەنێکی تایە کە کارەکات بۆ پێشخستنی خانمانی پزیشک لە کەرتی تەندروستیدا. ئێمە لە یەکێک لە ئیشەکانمانەوەی بۆ ئەوەی کە بەردەوام ئاگاداری یەکتری بین لە ناو فەیسبووکە گروپێکمان دروست کردووە کە لەو گروپەدا هەرچی ڕووداوێکە ئەمڕۆ لەسەر ینی بڵێن ساحەی کوردستان ڕوودەیە ئاگاداری یەکتری بین و ئایا وەکو ڕێکخراو دەتوانین ینی بتوانین چ دەورێکمان هەبێ یا چ سوودێک بگەیەنین ئەجا سوود بە هەرچی جۆرێک بێ جاری وا هەیە هەر کەسێک یەکەم کەس ئاگاداری ڕووداوێک بێ ئەیکا بە پێشنیار لە گروپەکەی و زۆربەی جارێش هەموو پێشنیارەکان ئەخینە ناو دەنگدانەوانێ ئایا بە هەموو ڕازی ئەبن بەمە و بە زۆرینەی دەنگ بڕیارەیرێ وەکو ئەمەی ئەم جارش خام دکتۆر ئەژین. زۆر باشە دکتۆر ئاژین لە ڕێگەی گروپەکەەوە پەیوەندی بێەوە کردو و بیرۆکەیەکی هەبووە لەسەردا دروستکردنی گروپێک. پێم خۆشە دکتۆر ئاژین بۆ خۆی باسی ئەو گروپەمان بۆ بکات با بزانین بیرۆکەی ئەم گروپە لە چیەوە هات و گروپەکەشتان ناوی چییە ئەرکەکانیشی چین. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. گروپەکە ناوی گروپی ڕاویشکاری تەندروستیە بەسەر پەرشتی خانمە پزیشکەکان و کوردستان ئەوەی ئێمە کردوانە بە تایبەتی لە سلێمانیە حالیان بۆ ئەوەیە ئەو نەخۆشانی کە لەم باروداخ ئاڵۆزێک کە ئێستا تووشی ئەبین ئێمە تەکیدین لەوەی ئێستا زۆربەی نەخۆشخانەکان پەیوەست کراوە بە نەخۆشەکانی کۆرۆنا یان ئەو نەخۆشێک تووپڕانەی کە پێویست و زەڕورە بچنە خەستەخانە و بە حکمیەوەی ئێستا قەدەغی هاتوچۆ هەیە و ئێمەش وەکو پزیشک ئەمانوێت کەمترین بەریەککەوتن لە نێوان هاوڵاتیان خۆیاندا و لە نێوان ئەوان و ئێمەشدا هەبێ یەکێک لە هەدەفە گەورەکانی دروستکردنی ئەم گروپە بۆ ئەوەیە کە کەمکردنەوەی هاتوچۆ بێت و ئەو قەرەباڵخێش دروست نەبێت کە بۆ نەخۆشێکی ئاسایش بێت خەڵکی سەردانی نەخۆشخانەکان بەڵێ هەدەفە سەرەکیەکەی ئەوەیە ئێمە ئەزانین ئەم قەدەغی هاتوچۆیە لە پڕ هاتە ئاراوە بە حکمی ئەم زۆرفەی کە تێکوتین بەهۆی نەخۆشیەکەوە زۆر نەخۆش هەیە لە ماڵەوە یا نەخۆشی درێژخایانی هەیە یا تووشی حاڵەتێک ئەبێ لەوانەیە ئێستا وەکو جاران پزیشکێکی دەست نەکەوێت پرسیاری لێ بکە یا سەردانی بکە لەبەرەوە ئەم گروپەمان دانا بۆی بتوانین ڕێنمایەکی ئەو نەخۆشانە بکەین. نەخۆشەکە پرسیاریە گریمان نەخۆشەکە پێشتر نەشتەرگیریەکی کردووە مانگێک بەسەر
نەشتەرگەریەکە و ئێستا وەختی ئەوە هاتۆ کە سەردانی پزیشکەکەی خۆی بکاتەوە کە دەستی بەڵام دووڵەوەی کە سەردان کە یاخو سەردان بیکات یان نەیکات و ئایا پێویست ئەکا ئەسڵەن ئەو سەردانە هەر بکات لەوانەیە هەندێک پرسیاری زۆر ئاسانی هەبێت کە بتوانین ئێمە بەنامەیەک جوابی بینەوە پێویست نەکات نەخۆشەکە خۆی ئەزیەت کێشێ کە سوکارەکەی ئەزیەت کێشێ هەم خۆشی و هەم خەستەخانەکانیش ئەو لۆدیان لەسەر نەبێت ئەو زەخت و سترێسە دروستنەوە کەمیکەوە بەتایبەت لە ئێستادا کە زیاتر ئەو کەسانە سەردانەکان کە ینی ئەو نەخۆشیانیان هەیە یاخۆ نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنایان هەیە حتا نەک بۆ کۆرۆنا بۆ هەموو نەخۆشیە ینی خەڵک هەیە مثلا تووشی نەخۆشی شەکرە بووە ئێمە خانمە پزیشکمان هەیە کە بەشی هەناوی هەیە ڕێنماییەکە کە ئایا پێویستە لەم وەختەیە سەردانی خەستەخانەکان بکە یان نەیکات یا پێشتر نەشتەرگەری کراوە لە هەر بەشێکی نەشتەرگەری هەندێک کەس ڕەنگە بۆ خۆی هەر وەکو خویەک لە مێشکی هەبێ بمانگانە سەردانی پزیشک ئەوەشمان هەیە ئەوەشمان هەیە لەبەرەوە زۆر ئێمە محاولەمان کرد کە چوونە دەرەوە کەم بکەینەوە ئەمە یەکێکە لە ڕێگاکەمان ئەوەی ئێمە لە دەستمانەیە وەکو پزیشک ئەمەیە بتوانین بیکەین هیواخوازین کە سەرکەوتوو بێت و دڵنیاشم کە سەرکەوتوو بێ ئەرکێکی زۆر گرنگە کە ئێوە جێبەجێیەکەن دکتۆر ڕێزان تۆ لە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی شاریت لەوێ فریاکەوتن چۆنە حاڵەتەکان چین زیاتر کە ڕوبەڕووی یاخود ڕوو لە نەخۆشخانەکەتانەکەن نەخۆشخانەی شار تا ئێستا نەکار بەشی فریاکەوتنەکەی دانەخراوە لە ڕاستیە ئێمە بەشی ڕاوێژکاریشمان هەیە کە نەخۆشی سەرپێیان پێ ئەڵێن ئەوانەش هەتەنانەت ڕوومانتیەکەن نەخۆشی هینەکان کە چی پێڵن ئەوانەی کە سەرپێین و لە بەشی ڕاوێژکاریەکان سەردانی نەخۆشخانەکە ئەکەنەوە بەیانیان تا ئێواران پزیشکێکی پسپۆردانیشێ واتە جاری وا هەیە تۆ بۆ شتێکی سادەی قورگێشەیەک پشت ئێشەیەک سەر ئێشەیەک هاتووی بە نەخۆشخانە و بەشی فریاکەوتنەکەش هەر بەردەوامە زۆرتر ئەو خەڵکانە ڕۆمانتیەکەن کە گومان لە خۆیان گومانەکەن کە تووشی نەخۆشی کۆرۆنا بوون یاخود مەترسی ئەوەیان هەیە بۆ نمونە هەر کەسێک کە قورگی بێشەیە هەر کەسێک تۆزە سەر ئێشە بیگرێ هەر کەسێک تۆزە هەناسە سواری بەڵێ کە ئەتوانێت پەتایەکی وەرزی بێ کە ئەتوانێت لە بەرەوەی خۆی نەخۆشی ڕەبووی هەیە بۆ نمونە یاخود کابرایەکی جگەرەکێشە چەند ساڵە نەخۆشیەکی سنگی لەگەڵایە ئێستا مەترسی ئەوەی هەیە ڕومانتیەکە بەڵام بەدڵنیاییش نەخۆشی خەتەریش ڕومانتیەکەوانی کە بەڕاستی هیلاکن کە یعنی خۆ نەخۆشی نەوەستاوە ینی کە کۆرۆنا هەیە بەرامبەر بەوە یەکێک هەیە نەخۆشی شەکرەی هەیە ئێستا شکرەکەی زۆر بەرز بۆتەوە ئەجا هۆکارەکە دەرمانی وەرنەگرتووە ئایا دەرمانەکانی ئیسا دەست ناکەیە لە بەرەوەی بەداخۆشێنی دەرمان تۆزێکردنی نەخۆشیە هینەکان درێژخایەنەکان بەداخۆ داخراوە ئایا خۆی پابەند نیە بە ڕێنمایە تەندروستیەکانەوە هەر هۆکارێکە مەزەن ئەو ڕومانتیەکە یەکێکی تر هەیە نەخۆشی دڵی هەیە بەڵێ هەر هەر سەردانمان هەیە بەڵام ئەی بۆ حاڵەتانەی کە پێویستی باوەنیە بێتە نەخۆشخانەکان و ڕاستەخۆ لە ڕێگەی پەیوەندی ئێوە بە یاخودنا تاکو چەندێکم گروپە ئەو حاڵەتانی کەم کردوێتەوە من هیوادارم من خۆم لەنا گروپەکە ئەوە ئاکتیڤ نیم ئەوەی ئەم خانمە دکتۆرانە چونکە لە ڕاستیە من پسپۆرەکەم فریاکەوتنە و تەنیانەت ئەتوانێت لە نەخۆشخانەیە زۆر دەوری هەبێ بەڵام لە ناو گروپەکە حەزەکەم یەک قەوسیش بکەمەوە تەنانەت ئێمە لەم ڕێکخراوەیە خانمە پزیشکی عەرەبمان لەگەڵەیە ئەو خانمە پزیشکانەی کە چەندین ساڵە لەم شارە لەگەڵ ئێمە ئەژین و کارەکەن لەگەڵمانە خۆیان بە تایبەتی هەنێکیان مەسیجیان بۆ ناردمتیان ئەمانەی ئێمەش بەشدار بین ئەمانەیە ئێمەش وەڵامی پرسیارەکان بینەوانێ لە گروپەکەیان لەگەڵ خام دکتۆر ئەژین و ئەوانە کۆمەڵێ پزیشکی پسپۆری جیاوازن جا هەر کەسە و بە پێی پسپۆرەکەی خۆی جوابەیاتەوە مەسەن جەنابە ئەپرسی ئەڵێ بۆ نمونە پێستم مشک بۆتەوە ئەوە پێویستە دکتۆرێکی پێزۆڵام باتەوە هەرچەنە ئەمە ڕێک ئەمانەیە باسی ئەو خاڵش بکەین بەڵام بۆ نمونەیەکێک بەردی زراوی هەیە ئەوە خانم دکتۆر ئەژین کە پسپۆری نەشتەرگەریە وەڵامەیەتەوە بەم شێوەیە یەکێک سەر ئێشەی هەیە هەر کەسێ بە پێی پسپۆرەکەی خۆی یعنی بەڵام لە نەخۆشخانەی شار بڵێم ئیش هەروە بەردەوامە بەس لە لایەکەوە باەک شتی تریش بڵێم ئیشمان زیای کردەوە بەڵام لە لایەکی شەوانەیە زۆر کەسیش هەیە کە ببیستێ ئێمە یەکێکمان هەیە گومان لێکرای ئەو نەخۆشیەیە هەر خۆی ئەڵێ بە قوربان ئەگەرەزانن زۆر واز ئەم خراپ نییە بیستمەش ئەوەی دراوسێکەم جوورەکەی دراوسێمەوە نەخۆشی هەیە ئەڵێن ئەو نەخۆشی نیە گومانمان لێ هەیە بەڵام خەڵک ئەترسێ ئەڕاتەوە ماڵەوە بەڵام نەخۆش بەردەوام هەیە ڕاستە دکتۆر ئاژین بەباسی ئەو پرسیارانە بکەین کە ئاڕاستی گروپەکەتان نەکرێن زیاتر چین لەم کاتەیە و ئێوەش بەپی پسپۆری و ئەو خانمە دکتۆرانەی کە باسی کرد لە ناو گروپەکەیان چۆن وەڵامیان ئەێنەوە تەنها لە ڕێگەی مەسجەوە یاخود پەیوەندیش هەیە وەکو کۆنتاکت بۆی کە زیاتر ڕێنماییان پێبن
ئەوەی ئێمە زۆر تەرکیز ماخستۆتە سەری ئەوەی هەر پزیشکێک جوابی پرسیاری بەشەکەی خۆی بداتەوە بۆیە یانی تەکلیفمان لە زۆر پزیشکی کردو بخۆشحاڵی و زۆر بەیان قبولیان کردووە یعنی کاتێک پرسیارەکەتان ئاراستا کرێت هەموو خانمە پزیشکەکان ئەیبینن هەر کەسە بە پێی پسپۆڕەکەی خۆی وەڵامەیەتەوە کە تایبەتە لێرە زۆر مهمە باسی ئەوە بکەم کە گروپەکە چەند ئەدمینێکی زۆر بەڕێزی هەیە کە ژیانی خۆیان بە تایبەتی لەم چەند فترە ئێمە تقریبا ماوەی چەند ڕۆژێکە ئەم گروپەماندانەوە هەر هەفتەیەکە زیاترە بەڵێ هەستەوە نابێ لەم فترەیە هەموو ژیانیان تەرخار کردو بۆ ئەوان و ناوەکان ئێمە زۆربەی ناوی ئەو پزیشکانی کە بەشدارن لەگەڵمان و ئامادەیان کە جوابی پرسیارەکان بنەوە پێمان ئەڵێن و لەخوا بزیابێ ژمارەیان زۆرە هەمویان ئستعدادیان تایە ئەو ئەدمینە بەڕێزانە کە پرسیارێک ئەکرێت لە گروپەکە بە شێوەی مەسج بێت چکە هەندێ نەخۆش هەیە حەزناکە قسەکانی هەمووی لەسەر گروپەکە بکە و خەڵکی تر بیبینە بە مەسج بۆمان ئەنێرە ئەو ئەدمینە بەڕێزانە ئەزیەتیەوە ئەکێشن دکتۆری پسپۆرەکەی لێ ئاگادار ئەکەنەوە و ئێمە ئەوەی کە بەلایەوە ئەتیادی بیان کە ئەوەی کە ئێمە زۆر بەبەسیتی بزانین هەر لە ڕێی گروپەکە و جوابی ئەینەوەی تەنها لە کۆمنت تا بێ یا لە پۆستێکا بێ یا ئەوەتە لە ڕێی مەسجەوە بە تایبەتی لەگەڵ نەخۆشەکانە و زۆربەی دیقەتمانەوە نەخۆشەکان حەزەکەن بە تایبەتی جوابیان بینەوە پرسیارەکان ئەتوانین بڵین لە 24 ساعتە بە بەردەوامیەت و ئەو ئادمینانە ئێمە 5-6 خانمی بەڕێزن وەگوتم هەموو ژیانیان تەرخان کردبوو بە بەردەوامی ئاگیان لە گروپەکەی و ئێمەش ئاگادارەکەنەوە ماندوو نەبن خۆ هەمیشە سەرکەوت و لەش ساق من لە کاتێکە ئێمە لە نێو ماڵەکانمانیانی لە کاتی پشویان و نازانی کاتەکانمان بەچیەوە کۆتایی پێبێنیا سەرقاڵ بین ئێوە خەریکی ئەوەن کە چۆن وشاری بە خەڵک بن دەستان خۆش بێ دەچینە لای پەیوەندێکی تەلەفۆنی دابانمان لەگەڵا لە تاسلوجەوە دابان ئێوارەت باش ئەم کاتەوە باش زۆر سپاس کاک دابان دەستپۆشی بەرنامەکەتان لێکم و دەستپۆشی دکتۆرەکەم زۆر سپاس بۆم نەخۆشی کۆرۆنایە کۆڵانی وا هەیە 6 ناڵیتیا هەیە بەڕاستی من خۆم ناڵەکەم دامێنمە دەرەوە هەڵماتێنەکەن گەڕێکمان وایە 6 نیتیایە قەیناکە خۆی ئەمە ڤایرۆسە لە شتێک هەڵەگیرێ بەڕاستی کابرا پێ لە ڕۆژەوەڵا ئەم شتە پشەیە ئەم شتە درۆیە داوە ڕحمە دەگەم کۆڵانی دوو ئاسایش و شتێک دانێن لەسەر کۆڵانەکەن بەڕاستی کەواتە پرسیارەکە چی بوو کاک دابانەوەی کە پرسیارەکەم بە سەباردەم کۆرۆنای ئەم نیوەی خەڵکی هەیە بەگاڵتێ زانێ بەڕاستی ڕاستە نابێگومان ئەو ڤایرۆسە بوونی هەیە و ڕۆژانەش ڕووداوەکانە بینین هاوارەکان پزیشکان بێت یاخود هێزە ئەمنیەکان بێت هەمویان ژیانی خۆیان تەرخان کردو بۆ ئەوەی کە ئێوە وشیار ببنەوە بێگومان ئەوە بوونی هەیە و بە کەمی ژۆری مەگرن ئێوەڵەن چی بەدڵنیایی وایە من هەرەمەیە بڵێم شتێک کە سەرتاسەری جیهانی گرتە بێتەوە و ڕۆژانە چەنەها کەس ببنە قوربانی ئەم نەخۆشیە و حکوومەتی هەرێم لەم کاتە وەختەیە کە قەیرانی هێشتا موچە بەردەوامە کە ئەیەوێت دەسا و دەستکردنی پارە بەردەوام بێ هەرگیز خۆی ناخەتە حاڵەتێکی واوە دەرگای هەموو دوکانەکان دابخە هەموو ماڵەکان داخراون هەموو خەڵکێک لە ئیش وەستاوە کە زیانێکی گەورە بە ئابووری وڵاتەکەیانێت لە ڕاستیە ئەمە زیان و زەرێکی گەورەی بە وڵاتەکەمان گەیانەوە بە وەزارەتی دارایی گەیانەوە بە هەموو شوێنەکان گەیانەوە و هەروەها بیرن نەچێ ئاسایش و وەزارەتی ناوخۆ بە کارەکەیان زیای کردو ئێمە ئەرکو ئیشەکانمان زیای کردووە لە ڕاستیە لەلایەنی مادیشەوە بڵێ ئێمە حتا پزیشکەکان زەرمەند بوون هەنێکیان ئەوانەی کە هین کلینیکی خۆیانیان هەیە نۆرینگەی خۆیانیان هەیە هەمووی داخراوە یعنی ئەگەر شتێک ئاواهی گاڵتە و شەبێ محاڵە ئێمە بگەینە ئەم ڕۆژە ینی هەرەمەیە بڵێ بە هیچ جۆرێ من هەرەوەنە ئەڵێم ناڵێم ئابووری وڵاتەکە تقریبان ئەڕوخێنێ ئەمە هەر ئەمە خۆی وەڵامێکە بۆ ئەوەی محاڵە هیچ وڵاتێ بێت ئابوورەکەی بڕوخێ هەر ئەوە کافیە بۆ ئەوەی بڵێ ئەمە شتێک نێگاڵتەی لەگەڵ دکتۆر ڕێزان بەردەوامە بین دەچینە لای پەیوەندێکی دیکەی تەلەفۆنی سارامان لەگەڵا لە سلێمانیەوە سارا ئەحمەد سڵاوت لێبێ ئەم کاتتان باش ئەم کاتەوە باش ساراخان باشی بەڕێزم زۆر سپاس وڵای داواکاریەکمان لە دکتۆرەوێ فەرمون وڵای من کچێکم هەیە لە ماڵەوە تەمەنی 2 ساڵ و نیوە بەڵێ ئەنجاوتم خۆمان باسمانێ لە حەوشەکە وتم قەیناکاگە زوو بێنمە دەرەوە بۆ بەرخۆر و باخوشتی وە ئاساییە بێگومان وەڵامە درێتەوە ساراخان باشە بەساکەوم زۆر سپاس باسی ئەوە کاتەڵێ باخچەیەکمان هەیە لە نێو ماڵەکەی خۆمانە ئاساییە بچێتەوە
ئاساییە طبعا ئەبێ هەرناڵەکانی خۆی بێ بەرکەوتنی تریتیانە بێ لە ماڵەکە جاری وایە دووسێ ماڵی خزم و کە سوکار لە تەنیژیەکن هەمووی لە شوێنێکا کۆبنەوە یەکێ لەوانە بچێتە دەرەوە بەریەکەوتنی لەگەڵ نەخۆشیێکە هەبێ کە هەڵگری و ڤایرۆسە بێ بهێنێتەوە بۆ ناویان هەر زۆرە بەڵام ئەگەر هەر خۆی بێ هەر مناڵەکانی خۆی لە ناو ماڵەکەی خۆیان و بە پاکی ڕایگرێت دەستی مناڵەکەی زوو بشوا پاکی کاتەوە مشکیلە نییە. هیوەخوازین کە وەڵامی پرسیارەکەی وەرگرت بێتەوە ساراخان هەموو مناڵان تەندروست باش بن مناڵ کەمێک ناسکە بۆ ڤایرۆسانە بەرکەوتنەکانی. باباسێکی زیاتری گروپەکە بکەین ئەم گروپەی ئێوە ڕۆژانە بەس خانمان بەڕێوەی ئەبد یاخود وەکو دکتۆرە ڕێزان باسی ئەوەی کە دەڵێ وتیانە بەس خانمان ئەتوانم پرسیار بکەن و بەس خانمان گروپەکە پیاوی تیا و خانمیشی تایە بەڵام بەڕێوەبرنەکەی ئەو پزیشکانەی کە تا ئێستا بەشدارن لەگەڵمان بەس خانمان وەکو وتم ئێمە ڕێکخراوەکانمان تایبەتە بە خانمە پزیشکەکان لەبەرەوە لێەوە سەرچاوی گرتووە هەر بەڕێوەبردننی گروپ لەلایەن ئەو خانمانم کە لە ڕێکخراوەکەماندا هەیە بەڵام گروپەکە پیاویشی تایە و ئەوانش پرسیار دەکەن و پرسیارەکانیان ئەگەر بە ئێمە حل نەکرێت کە زۆربەی بەشەکانمان هەیە تا ئێستا محاولە دەکەین ئەوە کە نەبێ لەگەڵ دکتۆرە ڕێزان ئێمە لە هەوڵداین پزیشکی تر بەشدار بێ لەگەڵمان بۆی هیچ نەقسێکمان نەبێ لە جوابانەوەی نەخۆشەکان لەبەرەوە پیاویش و ژنیشی تیا و هەمووشی پرسیارەکە بۆکە نووسراوە خانمان و تایبەت نییە بە خان تایبەت نییە بە خانمان و بە نەخۆشی خانمان وەکوتم بەس خانم بەڕێوەیە بات زۆر باشە پەیوەندێکی دیکەی تەلەفۆنیمان لەگەڵا تانیاخان لە تاستوجۆ لەگەڵمانە تانیاخان ئێوارەت باش ژیانت باش زۆر سپاس فەرموو تانیاخان چی پرسیارەکەت ئاڕاستەیە و خانمانەی بکەیت وەڵا عەسێت نەبێ من پیاوەکەم زەرعی کورتیلەی هەیە تووشە بۆ خەستخانەشان عیلاجەکەی نییە بێنێ چارەسەری چییە وەڵام مەدرێتەوە بەڵێ من خانە عیلاج نییە چارەسەریان چییە نیشتە لە دەرەوە بیکرێ ڕێگەوان نییە ئێوە هیچ پرسیارێکتان هەیە توانێت ئەگەر پرسیاری لێ بکەن بزانن من نازانم ئەو جۆرە دەرمانەکە کامەیە ئەوەی کە بەرگری لەش کەمەکاتەوە مەبەست لەو دەرزیەیە لەو دەرمانانەیە ئەوەی دەست ناکەوێت عیلاجیان هەیە ئەزانم ئێستا ئەمانەتی بۆ خەستخانە وەریەگرن ئێستا نانێ چارەسەریان چی چەند دەستیان کرد ئەزانم کاماڵێ زۆر باشە تانیاخان ڕێزان خان واللهی من لە ڕاستی ئێستا بەرپرسی حکوومەت نیم تاوەڵامی ئەم شتەکە پەیوەندی هەیە بە حکوومەتەوە ئێمە ڕاستەکە ئێمە بەشێکمان هەیە ینی دەرماخانەیەکی بچکۆلەمان هەیە کە ئەو نەخۆشانەی کە نەخۆشی هینە گورچیلێ زەرعی گورچیلە کراون پێسیان بە هەنێ دەرمان هەیە بۆی لەشت بەردەوام ئەم گورچیلێت حملکە وەکو بەشێک لە خۆی چکە هەر چۆنێک بێ ئەم گورچیلێ تەنێکی بێگانەیە بەو لەشە ئەمان نا بە نەخۆشەکان من ئەمە یەکەمین جارێکە گوێم لێ بێ بەڕاستی ئەوە نەماوە یعنی من نازانم لێستا لەم خانەمەم بیستووە تەنیا شتێک ئەتوانم بڵێم کە ئەتوانم لە داهاتووە پێداچوون بکەین بزانین بۆچی نەماوە و ئەگەر نەماوە لەکوێ تر دەسەکەی من ئەتوانم هەرەوەی وەڵامی بەماوانێ زۆر باشە بێگومان هەرەتوانین لەم کاتیاوە نەبێت دوای ئەوە گەر بۆ خوان بیانێت دەتوانێت سەردام بکەنەوە بۆی کە ئەگەر حاڵەتەکە لەو بۆی ئەوەی ئەگەر واهی بێ ئەتوانێت حکومەت ڕوونکردنەوەیەک بالێبارەی ئەو جۆرە دەرمانانە ئەگەر شتێکی وا هەبێت بوونی هەبێت بەڵێ عزیزان دەچینە لای پەیامنێرمان کاروان لە هەولێرۆ لەگەڵمانە کاروان ئێوارەت باش فەرمون ئەو زانیارانە چین کە ئاتەوێت بە ئێمە بینەرانی بڵێت بەڵێ ئێوارەتان باش بە هیوای ڕۆژێکی باش و تەندروستیشی باش بۆ هەمووان دیارە لە شاری هەولێر هاوشێوەی شار و شارۆچکان دیکەی هەرێمی کوردستان قەدەغەی هاتوچۆ بەردەوامە لە دوو ڕۆژی ڕابردوو قەدەغەی هاتوچۆ لە شاری هەولێر لەلایەن خاڵەکانی پشکنین و بازگەکانی هێزەکانی پۆلیس و ئاسایشەوە تند کراون تەنانەت لە شاری هەولێر بە شێوەی با بڵێن ئۆتۆمبیلی پۆلیس یاخود لایەنە ئەمنیەکان لە نێو گەڕەکانیش دەسوڕێنەوە هەر کەسێک کە بە پیادە بێت یاخود بە ئۆتۆمبیل بێت و ڕێگە پێدانی نەبێت ئەوان ڕێگەی پێنانێن و دەنێنەوە ماڵەکان بۆی کە هەمووان دوزار پارێزرا بن و سەلامەت بوون لە توشببوونیان بە نەخۆشی یاخود بە ڤایرۆسی کۆرۆنا ئەمڕۆژ لە شاری هەولێر لەسەر ئەرچی دەرباز کۆسەر ڕەسوولعەلی کارژێری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر لە 6,000 سەلەی خۆراک ئامادە کراوە کە
دابش بکرێت بەسەر هەموو با بڵێن شار و شارستانی هەرێمی کوردستان کە لەلایەن ڕێکخراوی ڕێباز فاوندیشنەوە ئەرچی دابشکردنی سەلەی خۆراکان با بڵێن گرتوۆتە ئەستۆ ئەم سەل لە خۆراکانەش کۆمەڵێک پێداویستی ڕۆژانە خود خۆراشی ڕۆژانەی لەخۆ گرتووە کە دەدرێت بە سەرجەم با بڵێن ئەو کەسانەی کە کەم دەرامەتن کە کەمەندامن یەکەم وێستگەی دەستپێکردن و هەڵمەتی دابشکردنی ئەو سەل لە خۆراکانەش لە گەڕەکی شەهیدان لە شەیدانی شۆڕشی نوێ لە شاری هەولێر دەستی پێکردووە کە هەڵمەتەکان دەست پێکردووە ئاماژەم پێکرد کە هەموو ماڵەکان لێرە دەگرێتەوە کە لێرە 800 ماڵ لە خانوو لە شوقەدان ئەوانە دابەش دەکرێت دواتر وردە وردە نەناو شاری هەولێر و سەرجەم شار و شارستانی دیکەی هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو پرسە و ئەو بابەتە بەڕێز ئەسەلان سادق بەرپرسی پەیوەندیەکانی ڕێکخراوی ڕێباز فاوندیشنم لەگەڵا کاک ئەسەناگەر بێتە ئێرە ئەگەر بێتە پێشتر سلااو لێبێ ئەو هەڵمەتی ئێوە خۆی لە چی دەبینێتەوە و تا چەند ئەم کارە مرۆڤانەی کە ئێوە پێهێستان ئێوە هەستان بەو لێپسایەتی کردو بە تایبەت کە بەڕێز دەرباز کۆسەوسعالی کارجێری مەکتەبی سیاسیی نیشتمانی کوردستان کە ئەرچی دابیکردنی سەل لە خۆراکانی گرتووە ژمارەکەشی بزەبت چەندە؟ طبعا ئێمە لەسەر ڕاستباردەی بەڕێز دەرباز کۆسەوسعالی ئێمڕۆ وەکو ڕێکخراوی ڕێباز فاوندیشن هەڵسان بە دەستپێکردنی ئەم هەڵمەتە لە شاری هەولێر بەتایبەتی لە گەڕەکی شەهیدانی شاری هەولێر. طبعا ئامانج لەم هەڵمەتە بریتە لە یارمەتیدانی خەڵکی هەژار و کەم دەرامەت و هەروەها کەسوکاری شەهیدان. خۆتان دەزانن لەم کات و ساتە ناسکەدا کەەوە بەتایبەتی خەڵکی کەم دەرامەت و خەڵکی هەژار پێویستی زیاتر بە کەلوپەلی خۆراک و پێداویستی خواردن هەیە. ئێمەش وەکو ڕێکخراوی ڕێباز فاوندیشن لەسەر ڕاستپاردەی بەڕێز دەرباز کۆسەوسعالی هەڵسان بە دەستپێکردنی ئەمە. طبعا وەکو گوتم ئامانج لەمە یارمەتیدانی خەڵکە بەتایبەتی لەو کاتە ئان و ساتە ناسکەدا و هەروەها ئامانجمان ئەوەیەکەوە ئەم هەڵمەتە هەموو کوردستان دەگرێتەوە، باشووری کوردستان هەر هەموو شار و شارۆچکە و قەزا و ناحیەکان دەگرێتەوە و بریتێ لە 6,000 سەلای خۆراک و کەلوپەل پێداویستی خۆراکە خەڵک ڕۆژانە پێویستی پێ بەو شتانە. دەستان خۆشوی زۆر سپاس. بەڵێ ئەو زانیارانە بوو کە لە لێپسایی پەیوەندیەکانی ڕێکخراوی ڕێباز فاوندیشن کە بۆ ئێوەی گواستەوە کە بریتێ لە دابشکردنی سەلەی خۆراک بەسەر کەسوکاری شەهیدان و کەسانی کەم دەرامەت و کەمەندامان بۆی کە لەم دۆخی کێسا لە هەرێمی کوردستان هەیە ئەوان بتوانن کە بەشێک لە باری قورسی سەرشانی ئەوان کەم بکەنەوە. بەڵێ من دەگەڕێمەوە لای ئێوە. بەڵێ کاروان دەست خۆش، سپاس بۆ زانیاریەکانت و سپاس بۆ ئەو ڕێکخراوەش بۆ ئەو هاوکاریانە لە ئێستادا وەکو باسی کرد کە هەندێک لە خەڵکی لە بارودۆخێکی ناخۆشدان بۆ هیواین کە ئەو توانی بەتیان هاوکارێکی بچوک بێت بۆ ئەوان. ئێمە لەگەڵتانە بەردەوامە بین. دکتۆر ئاژین باسی ئەو گروپانەمان کرد، زیاتر پرسیارەکان چین کە لە ئێوە ئەکرێت؟ وەکوتم ئێمە مەبەستی گروپەکەمانەیە ئەو پرسیارانە بکەن ضرورە، یعنی ئەو پرسیارانە ئەگەر بتوانین ڕێگەبەوە بگرین نەخۆشەکە لە بەشتێکی ئاسایی نەچێتە دەرەوە، نەچێتە نەخۆشخانەکان. پرسیارەکان زۆربەی جێگەی خۆی ئەگرێ و هەندێکی تایە کە بەڕاستی ضرور نییە. یعنی ئێمە مەسەلەن ئێمە دکتۆری پێستمان لەگەڵایە خەڵک هەمووی مەشاکلی پێستی هەیە بە تایبەتی لەم وەرزەیە سیرەکەن پرسیاری زۆر دووبارە ئەبێتەوە دکتۆرە پێست موشکە، دکتۆرە ئەم فترێ لە ماڵەوەم چ ماسکێک بۆ دەم و چاوم بەکار بێنم و ئەم پرسیارانەش وەختی نییە. ئێمە سەقفی زەمەنیمان دیاری نەکردووە تا ئێستا بەڕاستی بڵێن لەوەنەوە بۆ ئەوە جوابی پرسیارەکانتانەینەوە لەوە ئەچ لەمەوەدا مەجبور بین ئەپرسێ 10 شەو 12 شەو جواب بۆ دکتۆرێک گەنێرێ ماسکێکی دانم ئەم شەو. یعنی ئەبێ بزانێت کە ئەو پزیشکە بەدەر لەوەی کە هێشتا دەوامی هەر هەیە، دەوامی نەخۆشخانە هەر ئەکات، ماڵ و مناڵی هەیە، ئیشی خۆی هەیە، بەڵێ هیلاکە لەبەرەوە یعنی تۆ
تۆزێ ڕێزە مادوونی بەڵێ ینی بەتەکیدم وەختی ئەوەی نییە یان پرسیارمان بۆیت ئەڵێ 10 ساڵە مناڵی نابێ چی بکە باشە مەسەن دوی شۆ پرسیارێکی وە ئەکە ئەتوانێت بیخاتە بەیانی بەڵێ ینی بەڕاستی شتێکی وە بەنامە حل ناکرێت ئێمە لە گروپەکە پێش ئەوە دامان ناوە کە ئێمە ناتوانین نەخۆشێک بۆ یەکەم جار من بەنامەیەک یان بە وێنەیەک بۆم ئەمێرێ پێی بڵم دەستنیشانی نەخۆشەکەی بۆ بکەم و پێشی بڵم بڕۆ ئەو علاجە بکڕە بەتایبەتی ئەو مەسئولیەتێکی زۆر گەورەیە لەسەر ئێمە نەخۆشەکان ئاتەن لە نەخۆشخانە ئەیان بینین فەحسێکی سەریریانەکەین پرسیاریان لێکەین ئەیانێرین بۆ فەحسیتر لە مختبەر بێ لە ئەشیعە بێ یەڵا پێیان ئەڵێن تۆ ئەگەینە نەتیجە و چییە ناکرێ من بە دوو پرسیاریان بەتەنها وێنەیەک پێت بڵم نەخۆشەکە چی ئەمە چارەسەرەکەی تو نەجاتە ببێ مەبەستی ئێمە لەوەیە ئەو نەخۆشە بچێتە دەرەوە یان نەچێتە دەرەوە و بەعزە جاری هاوڵاتیان گلەیەوەمان لەیەکەن پرسیارەکانیان درەنگ جواب ئەدرێتەوە دڵنیام نازانە چەند مەسج و تەلەفۆنیت لەو کاتەیە زۆر پۆستەکان لەوانەیە ئەوان کەم بیبینن بەڵام بە مەسج ئێمە زۆرمان بۆ هەموو پزیشکەکان بۆ هەموو ئەدمینەکان وەختی ئەوێت تا لێ ئەکۆڵینەوە تا بەرووی پزیشکی پسپۆرەکرێتەوە چەنەها مەسجت بۆ ئێمە ئەبێ ئەو پرسیارانە ئەمانوێت جێی خۆی بگرێت جوابێکی علمی پزیشکی ڕاستی بۆ وەرگرین نەک وەکو گروپەکانی تر یەکێ بڵێ سەرم یەشێ دەکەس جوابی باتەوە یەکێ بڵێ مێخەک بخۆ یەکێ بڵێ زەیتی زەیتون بخۆرەوە ئێمە ئەوە نییە ئەبێ کە پزیشکەکە قسەکەی سەنە دەکە وتی مەسەلەن یەکێ ژانە سەری گرت ئەبێ نەتیجەیەکی پێ بڵێ کە ئیستیفادەی لێ بکات لەبەرەوە ئێمە جیامان کردوێتەوە هەر پرسیارێ ئەبێ پزیشکی پسپۆر لەو بەشەیە جوابی باتەوە تۆزێ وەختی ئەوێت دکتۆر ڕێزان بێگومان هەر ئەو حاڵەتانەش ڕوبەڕووی نەخۆشخانەکە بێتەوە لەم کاتەیە و بەتایبەت کە قەدەغی هاتو چۆیە و هیچ شتێکی وا هەیە بەڵێ وەڵا هەرشمیست لەسرە مەشتێکی تریش بڵێم بیرتان نەچێ ئەو گروپە پتر لە 6,000 ئەندامی هەیە ئەم 6,000 ئەندامە هەمووی 20 خانمە پزیشک بەڕێوە ئێبە بیرکەرەوانێ هەر یەکە یەک پرسیاری کردبێ ئەبێ ئەم پزیشکە جوابی چەند هەزار پرسیار باتەوە لەبەرەوە ناتوانێت ینی تکاتان لێکەی ینی ئەو کە سێری مەسجەکانێکە خستەی پۆستەکە کە هەر لە خۆیەوە نیشانەی لە خۆیان ئەدۆزێتەوە بۆ ئەوی کە پرسیاری لەسەر بکات وەڵی من وەکو لە نەخۆشخانەی شارۆک و پێمەتی بەیانێنژە ڕاوێژکارێکە دانیشتمەی ئەوارانیش لە بەشی فریاکەوتنەکەم جارێ لەم بینەی پێشە نەخۆشێک هاتە ژوورەوە بۆلام پیاەک بوو خۆشی ئەیزانی کە هەروە هاتووە چکە بە پێکەنینێکەوە هاتە ژورەوەتی دکتۆر گیان وتم گیانەکەم وتی بەجوانش ئەوەتی دکتۆر گیانتم گیانەکەم فەرموو وتی من 2 ساڵە بەردی زراوم هەیە خۆی لە ڕاستی هەر بەهاتە بۆ لای بەشی هەنایە بۆ بشای نەشتەرگەری وتی دکتۆری نەشتەرگەریەکە هینە ئێستا لەوێ نییە هەر بەس هاتمتم قیچەکە خۆ ئەو لێ هەرلی ئەزانێ وتم بەڵێ فەرموو وتی 2 ساڵە هەمە ئەمێ بزانم چی بەسەر هاتووە 2 ساڵ وتم ببوورە ینی ئازارت هەیە ئێستا ناڕەحەتی ئەرشێتەوە هیچ شتێک ڕوویاوە چینەوەڵە هەروە هاتووم هەرەی وەرەقەکەی بیتێ و بچێتە دەرەوە دواییکە من هیچ پێکەند باوکەکەم تۆ ئەبا ئیساباتی تە تۆ ئەزانی لێرە لەوانەیە نەخۆشی وایە بێ لەوانەیە و کەسانە ڕووکاتە ئەم نەخۆشخانەیە لەوانەیە تۆ من نازانم ئەگەر خوانە خەسە شەکرەتە بێ زەختە هەبێ ینی بەرگری لەشت کەمترە لە خەڵکیتە لەوانەیە تووشی نەخۆشیەکە بە خراپتر ببی وتی وڵایی دە یەکجاری هەر هینێکیشم بەرێ وەرەقەیەکم بەرێ ڕۆمەوانێ با ڕێگەم پێ نەگرن ئەمە یەکێکە لە گرفتەکانی ینی هەنێ جار هەیە ینی بێتە دەنگە دەنگ و بۆڵەبۆڵ لە بینمانە کە نەخۆشەیە هاتووە لە ڕاستی خۆی نازانسی گرنگە هاوڵاتیان وشاری تەندروستیان هەبێت لەم کاتەیە هاوکاری ئێوەش بکەن ئەڵێ وەرەقەیەکم بەرێ بۆ ئەوی من لە سایتەرەکان نەمگرن ینی زۆر جار هاتۆ بۆ شتێکی من وا هەست دەکەم خۆ من لەلایەکەوە لە لایانی دەرونیەوە تێ ئەگەم کابرا لە ماڵەوەیە ینی تحمل ناکات تااقەتی نەماوە بەڵام هۆکارێک وای لێ ئەکا بێتە دەرەوە کە ئەگەر نەخۆش بەسی لانی دەرونی نەخۆشەکانی شەکەینەوە پرسیارێکی لە مشک ماژان با بچینە لای پامنێرمان سەرەتا با بزانین ئەو هەواڵ و زانیاریەکانمان بۆ بگوازێتەوە پامنێرمان عومەرمان لە گەڵە لە سلێمانیەوە عومەر ئێوارەت باش ئەو هەواڵ و زانیاریان نەچین لە لای تۆ بەڵێ ئێوارەی ئەوە باش هەڵبەت لە چوارچێوەی ڕێنمایە تەندروستیەکان و ئەو ڕێکارانەی بۆ خۆپارێزی لەلایەن وەزارەتی تەندروستی و ڕێکارەکانی قەدەغی هاتوش لەلایەن وەزارەتی ناوخۆ بە شێوەیەکی زۆر باش لە سلێمانی بەڕێواچێ و هاوڵاتیان پابندن و پابندبوونی هاوڵاتیانیش دەرکەوت کە کاریگەری هەیە لەسەر تەندروستیان و ڕێژەی توشبوون و بەریەکەوتنی هاوڵاتیان بۆ یەکتر وای کردووە کە ئامارەکان بە بەراورد لەگەڵ تەواوی جیهان بۆ کوردستان ئومێد بەخش بێ بۆیە ئێمە زۆر جار کۆژار کە لەگەڵ خەڵک
چاپێکەوتنەکەن یان بەرێککەوتنمانە بێ دەستخۆشی لەم هەنگاوە دەست پێشخەریەی حکومت دەکەن کە زوو بە زوو لەگەڵ بڵاوبوونەوە و گەیاندنی هەواڵەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستان گرتیانە بەر و پیان وایە ئەو هەنگاوە وای کردووە کە هاوڵاتیان هێرێمی کوردستان پارێزراوتر بن لەوەی کە لە وڵاتانی تر لە ئیتالیا لە ئەڵمانیا لە ئەمریکا لە بەریتانیا لە وڵاتەکانی تر هەیە بۆیە ئەم هەنگاوە هەنگاوێکی جێگای دەستخۆشیەوە ئێمە ئەو وڵاتیانێک کە دایاندوێنین زۆر باجددی لەسەر ئەمە هەڵوەستە دەکەن کە بەڵێ ئەو هەنگاوی حکومەت هێرێمی کوردستان ناوێتی و ئەو ڕێنمانی وەزارەتی تەندروستی گرتوێتێ بەر بەڕاستی جێی خۆی گرتوێتەوە و ئامارەکانیش ئەوە دەرەخەن هەردەمەوە بڵێم سەبارەت بە هاتوچۆی هاوڵاتیان لەسەر شەقامەکان لە بەیانیا چۆنە بۆ ئێوارە ژوایە بۆ شەی ژوایە ئەمیش لە سای ئەو هێزە ناوخۆی کە ئەم ئەرکانیان پێسپێراوە هەموو هێزانێک کە ئەرکی پاراستنی قەدەغیات چۆیان لە ئەستۆیە زۆر بە تۆکمەیی ئیژەکەن و ئیجرا دەکەن بەرامبەر بۆ کەسانەی کە بە بێهۆ دێنە دەرەوە تا بۆ هەموو کەسێک نییە و دکتۆرە باسی لەوە کردن دێ خەڵک ئەچێتە لای دکتۆر پێویستی بە بینینی دکتۆرە یان ئەچێ بۆ شوێنێک پێویستی بە مۆڵەت هەیە بەڵام ئەمان ئیجرا لەسەر هەموو ئەواناکەن ئەگەر کەسێک بە بێهۆ بێتە دەرەوە لە پێچینەوەی لەسەرەکان ئەمیش لە پێناوی ئەوەنا کەوەکو ڕاگەنراوە بۆ سزادانیان بێ بەڵکم لە پێناوی ئەوەیە کە بەریەککەوتنی کەم هەبێ و خۆیان بپارێزن ئەمە فیلکەیەکە لەو فیلکانی شاری سلێمانیان لەم کە جوڵەیەکی بەردەوامی لەسرە بەتایبەت لە ئێوارانی پێش پەیدابوونی نەخۆشی کۆرۆنا یەکێک بۆ لە هەرە خاڵەکانی جم و جۆڵی هاوڵاتیان کە زۆر قەرەباڵ غولۆدی لەسەر بە بەڵام ئێستا بەهۆی قەدەغی هاتوشەوە هاوڵاتیان زۆر باش پابەندن بەڵێ زۆر باش پابەندن بەم قەدەغی هاتوشەوە و ئیجراعاتەکانیشەیە ئێمە دێینەوە ستۆدیۆ بۆ لای ئێوە زۆر سپاس بۆ پەیامنێرمان عومەر کە ڕاستەوخۆ لە سلێمانی هەواڵ و زانیاریەکانی بۆ گاسینەوە تەندروست باش بن بەڵێ ساش دەچینە لای پەیوەندیێکی تەلەفۆنیمان دڵنیا لە ڕانیەوە لەگەڵمانە دڵنیا خان ئێوارەت باش باشی دادەگەم زۆر سپاس دەکەم دڵنیا خان ڕێزی سەلامەن بی وڵی دوو پرسیارمەوە دەستخۆش لە دکتۆرەکەتان دەکەم فەرموون زۆر سپاس ڕێزی سپاس بۆ ڕێز بۆ بەرنامە جوانێتانە زۆر سپاس دڵنیا خان فەرموون پرسیارەکە چییە؟ وڵی من سێ ڕۆژە گوتی لەم دێشێت بەڵێ جانیشم دڵنیا خانگەر هەوڵ بێت لە تەلەفۆنەکەەوە گوێت لە دەنگی ئێمە بە زۆر باشە بۆ کەمێک دەنگی تەلەڤیزۆنەکەت کەسکە بەڵێ وڵی گوتی لەم دێشێت بەڵێ دڵنیا خان هەر نەمانزانی پرسیارەکەی چی بوو باسی ئەوەیەکە گورچیلەی هێشە دیارە کێشەیەکی هەبێ یاخۆ سەردانەی گورچیلەشان شەر نییە ینی هەر گورچیلە بێ لەوانەیە هەر پشتی بێشەیەکەلەکەی بێشە بڵێ گورچیلەمە خازاتی ناوسەرمایەکی سەرمایەکی هەندێک کات گەرمە و ناوماڵ ساردە بزەبێت ینی ڕەنگە ئازارێکی بۆ دروست بەڵام هیوەخوازین کە پەیوەندی بکاتەوە تاکو بزانین چییە دەچینە لای کاک عەبدوڵڵا لە زەڕایانەوە لەگەڵمانە کاک عەبدوڵڵا ئێوارەت باش ژیانی باش وڵا دادەگیان من ئەینەکەم مەگەر لەسەر ئەو تەوەرە نیە بەس لەبەر ئەوەیە کەوا خەڵک ڕێنمووی هاوڕینەکان نابن کاک عەبدوڵڵا ببوورە فەرموون کاک عەبدوڵڵا باسی ئەوەکەی کە خەڵکی پابەندی ڕێنمایەکان نابن وەڵڵاهی هەر وەکو جاران خەڵک بچوە سەر کۆڵانەکان و شاریعەکان هەر ئەوەی ئەم نەخۆشی هەر نییە زۆر باشە کاک عەبدوڵڵا بۆ هیواین کە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان بن چونکە دوجار لەبەر تەندروستی ئەوان و سەلامەتی ئەوانە دەچینە لای کاک حسێن لە ڕاپەڕینەوە لەگەڵمانە زۆر سپاس دەکەم وەڵای من لە ڕاپەڕینە ماڵمان لە ئاوارەکانی مەحەسکە سەلامین بەڵێ زەرعی گورچیلەم ئەو ڕۆژە چین بۆ خەستەخانەوتیان ئێستا دەرمانیش نییە نازانێت چی بکەین نازانێت چۆن بێن بۆ خەستەخانە زۆر باشە ئەوە لە پێشتریشدا باسی ئەو حاڵەتە کرا بێگومان وەڵامتان نەدرێتەوە دەستخۆش دەبینەکە بە دکتۆر بڵێ دەشم ڕێمایەکمان بۆ دەرکەمانە هەوێمانەیە ئەڵێ بێ هەوێکەت دکتۆری پێوە بێمۆری و ئەمانەی دکتۆری پێوەیە بەڵام ئێمە مانگی جارێک دێن کە من هاتوومە هەژدەی دوو بۆ هاتووم لەبەرەوەی کە ئێستا مەحەکە جەولە نایڵم بێت زۆر باشە ڕێزانها وەڵامتانەیەتەوە بەپێی زانیاریەکانی خۆی زۆر باشە زۆر سپاس بۆ تۆ بەڵێ زیزان ئەمە بەرداوامە بین باسی وەڵامی پرسیارەکانیان بین یەکێک لەوانە ئەڵێت کە
خەڵکی پابەندی ڕێنمایەکان نابیانی لە دەسەڵاتی ئەوە نییە ئێوە بە بەردەوامی تەندروستی هێزە ئەمنیەکان ڕاگەیاندنەکان هاوارەکەن پابند بنکە پابند بن لە پێناو تەندروستی و لە پێناو سەلامەتی گیانی خۆتان و خێزانەکانیشتانە ئەگەر ئەوان پابند نەبن شتێک هەیە کە من زۆر گوێم لێ بڵێ باوەڕم بەم ڤایرۆسە نییە ینی نازانم باوەڕی بەچی ئەم ڤایرۆسە نییە یعنی باوەڕی بەوە نییە ئەم ڤایرۆسە هەر وجودی نییە یان باوەڕی بەوەیە کە ئەم ڤایرۆسە لە کوردستانە نیە و کورد تووشی نابێ ینی بەڕاستی ئێمە کە پزیشی کە پرسیاری ڤایرۆسەکەم لێکەن چونکە بەشی خۆم نییە ڕووم نایە باسیکەم چونکە لەوانەیە من هەر ئەو معلوماتانم هەیە کە خەڵکی تر باسیەکە کە لە دەرەوە بازەکرێ ئەو پزیشکانی کە پسپۆریان لە بەشی ڤایرۆلۆجیا هەیە یان لەو نەخۆشیەیە هە قسەی لەسەرەکەن من قسەی ئەوانەکەمەوە لەبەرەوە ئەوەی ئەوان پێم بڵێن یەکسەر باوەڕی پێ دەکەم تۆ خەڵکێکی ئاسایی چۆن دەتوانێت هەر بە ئاسانی بەوەی و ئیشەکە لەسەر خۆی سوکە مەسا حەزەکە بچێتە دەرەوە لە تاواڵێ وڵا باوەڕم پێی نییە کە باوەڕت پێ نەبێ خۆت تووشەبی کە سوکارت تووشەبێ و بۆ ئەوەیشی ئەگوازیتەوە ئەمەی کە ئێستا کراوەت لە کوردستانە شتێکی زۆر زۆر باش کراوە بە قەدەغەکردنی هاتوو چۆ بەکردن نەکردنی ئەوانەی کە لە دەرەوە گەڕانەوە و ئەوەی کە ماوەتەوە ئێستا ئەو چەند ڕۆژانە تاکتاکە نەخۆش ڕائەگەێنرێ نەتیجەی ئەوەیە کە خۆیان دزیەوە ئەوانەی کە بە قاچا خاتنەوە ئەوانەی کە وەکو خەڵکی ئێستا کە ئەڵێن وڵا باوەڕمان پێی نەبووە باوەڕیان بەوە نەئەکرد کە ڤایرۆسێکیان هەڵگرت پێ لە ئێران و بۆ کوردستانی بێنن و ئێستا نیشانەکان دەرەکەوێ و لە هەموو دنیای هەیە هەموو دنیا پێوەی ئەناڵێ ینی تۆ باوەڕ بە چ بەشێکی ئەمە ناکەی من لەمە تێناگەم نازانم خوازین کە بڕۆ بکەن ینی هیچ نەماوە مەترسیدار بێت لەو کاتە هیچ شتێکمان لەدەست نایەت دەچینە لای دڵنیا خان لە ڕانێ دووبارە پەیوەندی کردەوە فەرموون دڵنیا خان زۆر سپاس بووەوەڵا شەبەکەم نەماوم ئاساییە فەرموون دڵنیا خان چی پرسیارێکت هەیە بەڵێ وڵی چۆ ڕۆژێکە گستی لەم دێشێت بەڵێ بەردمەیە سێزدەم لیمە دوگلابێتیان نۆم لێکیان سێزدەم لیمە سێجار چمە خەستەخانەی هیچ بەس ئاوم پێ دەکەنیت لای دکتۆرەکەی خۆشم عادەکانیە بچمەوە لای سارسە بکەم باشە زۆر باشە دڵنیا خان سەردانی نەخۆشخانەی دڵنیا خان تۆ توانی سەردانی نەخۆشخانەی شار بەڵام لە ڕانێ ئەو بەزڕانێژ نەخۆشخانەی فریاکەوتندا سەردانی نەخۆشخانەی فریاکەوتنی ڕانێ لە سلێمانی هەر بۆ ڕوونکردنەوەی یانی خەستەخانەی فریاکەوتنی خەستەخانەی شار کە دکتۆرەی لێ و فریاکەوتنی خەستەخانەی شۆڕش من دەوامی لێکم هەر هەیە هەردووکیانە زۆر باشە پەیوەندێکی تەلەفۆنی دیکەمان لەگەڵ ئەو کودووە پەیوەندی بەناسخان لە سلێمانیەوە لەگەڵمانە بەناسخان ئێوارەت باش ئێوارەی زۆر باشە کاتە باش زۆر سپاس دەستخۆشی ئەو بەرنامەی و لێیەکەم زۆر سپاس بە خێراتنێکی گەرمی میوانە بە ڕێزەکان دەکەم سپاس بەناسخان بەنسبەت من ئەوانەوە دەستخۆشیان لێکەم و هیوای لە ساغیا بۆ خوازم و هیوادارم هەست سەرکەوتوو بن بەڕاستی زۆر زۆر باشن و دڵسۆزی هەموو میلەتەکان هەموو کاتێ دکتۆرەکان بە تەنگ میلەتەوەن من هیچ پرسیارێکم نییە حەمد و سەنا بۆ خوای گەورە تەندروستیمان شکر لەخوا بە زیادە باشە بس بنسبة أم هنا وأنا كعلي أو كاكيجستوتي الرنماي أما زور سباس حكومة دكين راسا من يكي كان خوم كريتشي مشوار من عالمهم يدكم كريكارا إيش نينا جلوه حتى ما ممنوني هزارها دولة من كان بينو أو أنا كأرمتي فقيرين وخوي جوري أرمتيان باتو أم بلا مصيبة تمام لسر خير لسلا بريه بس إنسان جنابي أو أنا وري بروخي أو أنا تعمل خواردن و هینەوە بێ هەمێڵە لە ژورۆ مردین و هین بووین حکومت ئەمە بۆ حکومت نیەمە هەموو بۆ خۆمانە بەس ئەو ئیسا ئەو حکومەتیش و دەوڵەمەندکانی سەرمایهدارەکان هیوادارم یەخوا هەر بیان بێ و ئیشەڵڵا خۆی گەورە بە سەریانە بڕژێ کە ئەینێرن بۆ فەقیرەکان بە ڕێکوپێکی بەشی هەمووی بکە و کەس هین نەبێ من ئەو تا سێ ڕۆژە ناوم نووسیوە وەکو یعنی ڕابواردنێک هەر جوابیشت نانێ ناوەکە دەنووسن و تاوان بەشی فەقیرەکانە خوێ و بەعزەکێ ئەسێ بە واستە وەری ئەگرێ لەو ناوەیە عنی بەڕاستی بۆیە خەڵکەکە لە بابچینە دەرەوانێ و هەمووی داغ لە دڵەوە هەمووی قسەعەکە دەستخۆشی بەرنامەکە زۆر زۆر لێ ئەەکەم و هیوادارم هەست سەرکەوت سپاس بەناسخان بۆ پەیوەندیەکەت دیارە ئیشێکی زۆر باشەکەن کە خوان کەرنتینە کردووە لە ماڵەوە ئەواجەکەی دەستخۆشیەوە بۆ بابەتی خێرخوازی و هاوکارەکانیش بڕاکەوە پەیوەندی بە تەوەری و بابەتەکەی ئێمە نییە و لەگەڵ ئەوەشدا هیواخوازین کە هەر کاسێک دەستی هاوکاری درێژەکات بە مەزبوطی یاخود بۆ بەپی پلان بگاتە دەستان و ئینشاءڵڵا بە دەستانەکات با بچینە لای ئەوەی کە چەند کەسێک باسی نەخۆشی گورچیلەیە کرد
کرد و گویا کە دەرمان نییە لە نەخۆشخانەکانە عفو ڕێزان خان باسێکی ئەوەمان بۆ کە چی بکەن ینی چارەسەر چیەوە دوای ئەوەش چۆن وەڵامیان بنەوە وەڵامی ئەم خەڵکە ئایا ئەوەتوانن لە ڕێگەی گروپەکەتان و یاخود لە ڕێگەی چیەوە وەڵامی ئەوانیان من هەر ئەتوانم بەڵێنی ئەوە بم لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانەی شارە قسە بکەم لەسەر ئەم بابەتە و ئەگەر هەرچی ینی هینێک بێ ئەو خۆی ئەتوانێت لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە یا لە ڕێگەی بەڕێوەبەری گشتی دکتۆر سەباح حەوانێ هینێک بڵاو کاتەوانێ بەس من ئەتوان بەس پەیامەکە بگەێنم و من بۆ خۆم دووبارەی ئەەکەمەوە ئاگادار نیم کە ئەو دەرمانە نەما بێت چونکە هەر دوێنێ نەخۆشێکم هەبوو کە زەرعی گورچی لێ و لە نەخۆشخانە لە لامان کەوتووە من لەبەرەوە تۆزێک لام سەیرە ئەم پرسیارە مناڵم کە ئەو قسەکەی ڕاست نییە بەنسبەت یەک پرسیاری کردوتی ئێمە لە ڕاپەڕینەوە ئەمە برادرە وای وە دوتی ئێمە چۆنی بین بۆ ئەوێ لەبەر ئەوە من زەرعی گورچینەوە مەیە بێم دەرمان وەرگرم بەڵام ڕێگەم نایەن بەڕێی من ئەمە گرفتێکی گەورە نییە لە هینەکان لە ئەگەر لە هەرێکێک لەو کۆنتترۆلانەی کە دانراون تۆ بڵێ من نەخۆشم خۆ هەموو نەخۆشەکان تر هیچیان هیچ وەرەقەیەکیان پێ نییە یان تۆ ئەڵێ نەخۆشم و خۆ بە تایبەتیوانە دەفتەریان هەیە گەر دەفتەرەکەی خۆی پیشانە بڵێ من نەخۆشیێکی ئاوام هەیە شتێکی وان ئەچم بۆ نەخۆشخانەی شار بە دڵنیایی ڕێگەی ئەیەن بە دڵنیایی هیوادارین کە وەڵامی پرسیارەکانە وەرگرتوێتەوە دکتۆراژین پێش پەیوەندیەکان باسی لایانی دەرونی نەخۆشەکانمان کرد هەندێک کات ئێوە لە ڕێگەی گروپەکەتانە لە ڕێگەی و بابەتێک بڵاوەکەنەوە ئەو کەسانە لە خوان و باسی نەخۆشیێک و نیشانەکانی ئەکەن ئەو کەسە لە هەر ستەکات ئەو نەخۆشی هەیە و پرسیارێکی زۆرش ئاراستی ئێوە بێتەوە ئەمە چی پەیوەندی بە لایانی دەرونی کەسەکەەوە هەیە ئەمە حاڵەتێکی زۆر ئاساییە لە هەموو کەسێک هەیە و پێشتیش باسمان کرد هەتا لە ناو پزیشکان خۆشمانە ڕوئەیە کە نەخۆشیەک باس ئەکرێ ئیتر تۆ پێشتر لەوانەیە نیشانەیەک نەبوو بە هەر هەستێک پیانە کردووە مەسەن وەکو کۆرۆنا ئەڵەن لەوانەیە تۆزە قورگێشەی لەگەڵا بێ لەوانە هەیە لە ماوەی ئەم وەرزی زستانەیە بە سەدەها جار قورگێشە بەربیری لێ نەکردوتەوە بەس ئێستا چونکە باسی ڤایرۆسێکەکرێ و نەخۆشیێکە کرد کە ئەم نیشانەی هەیە هەر جارێک تووشی بێ لەوانەیە بڵێ وڵا من توش بووم ئەمە بەڕای من شتێکی ئاساییە و نەخۆشەکان دەتوانن بە تایبەتی زۆر گروپی تر هەیە یەکێ لەو گروپانە ئەوەی ئێمەیە دەتوانێت پرسیارکە ئێمە ئیشمان ئەوەیە ئەو دڵە ڕاوکێ ئەو ترسە بڕێوێنینەوە کێ ئەم ترس و دڵە ڕاوکێنە هەڵێت ئایا دکتۆری دەرونی هەیە لە ناو گروپەکەتانە دکتۆری دەرونی نیمانە تا ئێستا نەخێر هەوڵمان ناوە لە ڕێگەی ڕێکخراوەکەەوە هەوڵمان ناوە شتێکی زۆر باشە بە تاکو لەم کاتەیە خەڵکی ینی لایانی دەرونی تێکچووە سترێسا ینی کۆمەڵێک گەگەر نیشانەی بەسیتیشی تیا بێت هەست دەکات کە ئەم ڤایرۆسی هەیە خود نەخۆشیێکی هەیە ئەو کەسانە خۆشیان هەستی پێ ئەەکەن ئێستا من دوێنێکە لە نەخۆشخانەی شار داوام هەبوو لە بەشی ڕاوێژکاریەکە پێ6 نەخۆشی وام هەبوو خۆی ئەیوت ئەی وڵی خۆ من هەستەکەم ئەمە قەلقیەکە هەمە ینی خۆی ئەزانێکەوەیە بۆ نمونەی و بە درێژایی ڕۆژ کە لە ماڵەوە خەریکم و ماڵ پاکەمەوە چژلێنێم و سەر تەلەڤیزۆنەکەم ئیتر هەرچیەکە ئەیکە ئەیوە شەو هەر کە پاڵەکەم بیر ئەەکەمەوە ئەڵێم ئەم نەخۆشیە بڵاوە هەستەکەمێک کە دەستی خسۆتە بینەقاقم خۆم ئەزانم هینە بەسەر هاتووم ینی ئەمەیە لە پزیشکی گەم لێ بێ کە ئەمە شتێک نییە تەمان ئێمە بەرامبەر بۆ هەر فاسی خوێنوشتی بۆ ئەنێرم بۆی دڵنیا بم بۆ ئەنێری چکە نامەوێت منیش نامەیە کە هەڵەیەک بکەم و نەخۆشێکم لە بیر بچێت چونکە هەر خۆی نییە پەیوەندی ئەبێ بە خەڵکی ترەوانێ لەبەرەوە ئەمە ئاساییە ینی خەڵک هەیە بە زۆربەیان خۆیان نەزانن کەم حاڵەتە هەشە بە پێچەوانەوە من گومانی ئەوەی لەکە مەڵێ بەخوا دکتۆریان من خۆم ڕەبووم لەگەڵایە ئەم فەسڵە فەسی هەناسە سواریە دکتۆرە ئەزانێ و هەموو کەسێک ئەزان لەم فەسەیە هاکە گوڵ ئەپشکێ لەبەرەوە ئەم بۆن بڵاوە بێتەوانێ سەوزگیان کە دەریە زۆربیان حساسیەتیان و هەناسیان سوارە بێ ینی لەوانەیە پەیوەندی هەبێ بە نەخۆشیێکەوە ئەمە یەک شت بڵێم ئێمەی خانمە پزیشکەکان کە ئەومان کردەوە بەڕاستی با پێ بڵم زۆر لە پیاوەکانی ژەمایان کردووە بەڵام یەکەمین قوربانی کۆڕۆنا لەناو کەرتی تەندروستی خانمە پزیشک دکتۆر ڕێزان باسیوانەکەی ژن تووشی ژنان تووشی ئەم نەخۆشیە نابن و کەچی ئەوەتان یەکەم خانمە پزیشکیش ژن بوو کە توش بوو خۆشێکی تریش ئینشاءالله ئێوەش خوابتان پارێزمانویست هەر ئەم واهی بکەین کە عینوەکو پزیشکەکەمانەیە بڵێن ئێمەش بەشێکین ئێمەش هاوڵاتی ئەم وڵاتین لە هەر کارەساتێکە بەسەر میلەتەکەمانێ ئێمەش بەشێکین لە وڵاتە ئێمەش هاوڵاتی ئەم وڵاتین ئێمەش خەمخۆرین ویسمان بەشدار بین لەم خەمەیە بەشدار بین لەوەی کە بتوانین بە کەمترین شت
ئەگەر وەڵامدانەوەی پرسیارێک بێ بە دڵخۆشکردنی نەخۆشێک بێ ئەمانەیە بەشدار بین ئەوە جگەل لەو ئەرکی کە لە سەرمانەوەکو پزیشک و کە هێشتا ئێمە دەوامان بەردەوامە و خەڵک دەوامی نییە بەڵام ئێمە داوامان بەردەوامە بەست کاتان لێ ئەەکەین لە سەعات دوی شەوە پێویست ناکە پزیشکەکە بەڕاستی ئەویش وەکو هەموو مرۆڤێکی تر خێزانێکی ژیانێکی تایبەتی خۆی هەیە ئەتوانێت لە ماڵەوە ئیسراحەت کە ئەوانەشی کە زۆر شتی کتوپڕ بن ئەتوانن سەردانی نەخۆشخانەی شار بکەن لەگەڵ نەخۆشخانەی شۆڕش کە خان دکتۆری ژەر لەوەیە بە دڵنیایی ئێمە هەرچی لە توانامان وێ بۆ نەخۆشەکانیەکە مندوو نەبن دەستان خۆش بێت پێم خۆشەوەکو دو پرسیار زۆر بە کورتی پرسیارێکتان ئاراستەکەم و ئێوەش وەڵام بنەوە ڕۆڵی ڕاگەیاندنەکان چۆن هەڵەسەنگێنن لە وشارکردنەوەی کۆمەڵگە و تاک بە تایبەت تەلەڤیزیۆنی گەلی کوردستان لە ئێستادا کە زۆربەی پرۆگرامەکانمان کردو بە بابەتی تەندروستی و ڕووماڵەکانیشمان بەدەرلەوە کە هەمویان تەندروستین و بۆ وشارکردنەوەی کۆمەڵگەن ببرە دوتۆرە تو فەرمو هەردووکتان خۆش هەردووکتان قسەتان هەبێ لەسەر ئەکید یعنی ڕۆڵە هەر گریکەکەی ڕاگەیاندنەکانە چونکە زۆربەی خەڵک بە تایبەتی ئێستا کە لە ماڵەوەیە چی لە ڕێی سۆشیال میدیاوە بێ یا لە ڕێی تەلەڤیزیۆنەکانەوە بێ چاوی لەسەر تەلەڤیزیۆنە لە سۆشیال میدیا لەو کەڵانانەیە لە پەیامنێرەکانتانە لەبەرەوە زۆر گرنگە کە پەیامەکانتان بەڕاستی ئەگەیێنن بە دڵسۆزی ئەیگەیێنن طبعا خۆپاراستنی خۆتان لەبەر چاوی خەڵکەکەیە کە ئەیبینن ئەوە زۆر گرنگە بۆ ئێمە وەکو ئەم لەم کارەساتەیە کە ئێستا ڕووی لە هەموو وڵات کردووە وەزارەتی ناوخۆی وەزارەتی سەحی و اینجا ڕاگەیاندنەکانە ئیشەکان ئەبێ بە هەموو لایەک تەواویکەین بەلایەک ناکرێت ڕاستە دەستخۆش دکتۆراژین دکتۆر ڕێزان من ئەمەیە بەرامبەر بەوەی کە هەر نەکار ڕاگەیاندنەکان لە ڕاستیەوە تا کە چی بۆ دەوام وازام زۆر بماوەکەی رادیۆکە ئەەکەیتەوە بزانی ئەگەر لە هەواڵەکان لە بینی هەواڵەکان سیرەکەی هین ڕێنمایی تەندروستی بڵاوەکەنەوە ینی لە رادیۆ لە تەلەڤیزۆن بە یەک شتیش لێرەیە بڵێن ئەسیاسیالیژێکێکە لەوانەیە کە بەشدارە لەم هینەیە ینی بەردەوام من نازام خۆم ئاسیام هەیە ینی ئەمە دیعایانێ بۆ ئاسیا هیچ پەیوەندێکیشم پێیانەوە نییە بەڵام هەموو شتەکان کە هەر کەسێک کە بەشدار بووە لەمەیە کە خۆی بە هاوڵاتی ئەم وڵاتە زانیوە ئێمە لێرە دەستخۆشی لێەکەن کەناڵی گەلی کوردستان هەرموو کەناڵەکانی تر هەر کەسێک کە بیەوێ ڕۆشنبیری بڵاو کاتوانێ بۆ ئەوی بتوانین بە زووترین کات بەسەر ئەم کارەساتە مرۆیە سەرکەوین و ئیشاءالله ئەو ڕۆژەژە بینین بە زووترین کات و ژیانمان بچێتەوە جێگەی خۆی و کوجارانی لێ بێتەوانێ لەبەرەوە زۆر سوپاسی هەمووتانەکەین بۆ ئەمە ئێمەش ناڵێم هەر بەشێکین لە هەموو ڕاگەیاندن بەشێکی لە هەموو هەمومان پێکەوەتوانین هاوکاریەک بین و تاکو بتوانین پەیامەکە و ئەم دۆخا قورسەش تێپەڕێنین زۆر سپاس بۆ دکتۆر ڕێزان ئەحمەد بۆ ئەوەی کە هاتیتە ئێرە و ماندوو نەبی سپاس بۆ وەڵامی ئەوەی کە وەڵامی پرسیارەکانی هەموو پەیوەندەکانی شدیایەوە دکتۆر ئاژین تۆش زۆر بەخێر بێت سپاس بۆ ئێوە ماندوو نەبن سپاسی فکرەکەتانەکەین هیوەخوازین کە بتوانن خزمەتێکی زۆر بە هاوڵاتیان بکەن بێگومانم لەوەی کە ئەشیکەن دووبارە بەخێر بێنەوە زۆر سپاس بۆ ئێوە و سپاس بۆ ئێوەش کە هاتاکو ئێستا بینەر بوون دووبارە ئێڵێم تکایە ڕێنمایەکان جێبەجێ بکەن ئەو لە پێناو تەندروستی ئێوەیە لە پێناو سەلامەتی خۆتان و خێزانەکانتانەیە هاتاکو ئێوارێکی دیکە و لە پرۆگرامێکی دیکە و بە میوانداری دکتۆری پسپۆڕی دیکە کە لەگەڵمانە بێت بۆ ماوەی یەک کاتژمێر بەخواتانە سپێرین ئێوارێکی خۆش و تەندروست باش بن زۆر بەخێر بن دووبارە